لێپرسراوانی تەندروستی مەترسی تەشەنەساندنی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای کەرکووک دەکەن. دکتۆر نەبیل حەمدی بەڕێوەبەری تەندروستی کەرکووک ئاشکرایی دەکات کەرکووک لەبەردەم شەپۆلێکی نوێی بڵاوبوونەوەی کۆرۆنادایە و تێکەڵاوی کۆمەڵایەتیش بە فاکتەرێکی نەرێنی دۆخەکە دەزانێت. هناك إصابات متزايدة يوميا في كركوك. حاڵەتەکانی توشبوون بە کۆرۆنا لە کەرکووک زیادی کردووە. پێشبینی دەکەین توشبوون بە کۆرۆنا زیاتریش بێ چونکە هاوڵاتیان خۆیان لە ڤایرۆسەکە ناپارێزن. خاڵێکی خراپ ئەوەیە لە جەژندا تێکەڵاوی کۆمەڵایەتی زیاتر بووە. ئاکامی ئەوەش لە دوای جەژن دەردەکەوێت. ئێمە نامانەوێ قوتی خەڵک بگرین با قەدەغەکردنی هاتوچۆ، بەڵام خۆپارێزیش پێویستە بۆ زانیاری هاوڵاتیان. ئەو کەسانەی ڤاکسینەکەیان بەکارهێناوە یەک کەسیشیان داخل نەخۆشخانە نەبوونەتەوە. خوازیارین هەمووان خۆیان بە ڤاکسینی دژ بە کۆرۆنا بکوتن. بەڕێوەبەری نەخۆشخانەی ئازادی کەرکووکیش دەڵێ یەکێک لە ڕێگە چارەکان بۆ کۆنتڕۆڵکردنی کۆرۆنا بەکارهێنانی ڤاکسینە و ئەوش بە سستی بەڕێوە دەچێت. توشبووان بە کۆرۆنا ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاد بوو نەڕاتن. ئەو شۆکە دوو هۆکاری هەیە. ئایا زنجیرە نوێەکەی تا کۆرۆنایە کە دێلتایە بە زووترین کات تەشە ناکرێت و زۆر بە خێرایی تووشە بن خەڵکەکان. ئاش ڕێنمایەکان بە هاوڵاتیان بە ڕێنمایەکان لە 100% تەطبیقی ناکەنینەوەی دوو هۆکارەیە کە توشبووان بەرەو زیاد بوو نەڕاتن. بە پێی دوای نامارەکانی تەندروستی کەرکووک حاڵەتەکانی توشبوون بە کۆرۆنا لە کەرکووک زیادیان کردووە. لە بەرامبەردا مردنیش بە پەتاکە زیادی کردووە. کورسات نیوسەوەشی زانیوە ئەو کەسانی خۆیان بە ڤاکسینەکە لە کەرکووک کوتاوە نزیکەی 42,000 کەسە بەراورد بە ڕێژەی دانیشتوانی کەرکووک ڕێژەیەکی زۆر کەمە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.